بە ئامادەبوونی وەزیری تەندروستی ئەو پێکوتەیە لە بەغداوە گەیشتە هەرێمی کوردستان. طبعاً ئەمە بە پرۆسێکی طبعاً ئەمە بە کارێکی گرنگ دادەندرێت لەو کاتێ ئێستا کە هەرێمی کوردستان پێدا دەڕوا دۆخی کۆڕۆناکە بەربڵاوە ڤاکسین باس و خواسی هەموو لایەکە بۆیە ئەمە یەک لەو هەنگاوانەیە کە بەڵکەم لەو شەپۆڵە بەهێزەی کە هەیە کەم بکاتەوە لەسەر هەرێمی کوردستان چونکە هەروەک دەزانن بەخۆی کۆڕۆنا چارەسەری نییە. ڤاکسین یەکێکە لەو چارەسەر هەرە گرنگانەی کە بەرگری لەش پێیا دەکات هەتاوەکو وەگەر خوا نەخواستە هەر کەسێک تووشی ڤایرۆسەکە بێتن ئەو بەرگرە ناو لەشێ بێت و بتوانانی شەڕی ڤایرۆسەکە بکات. هەروەک دەزانن لە چەند هەفتەی داهاتوش تەمان بڕی ڤاکسینی تر لە ڕێگەی کۆڤاکسەوە دەگاتە عێراق و پشت هەرێمی کوردستانیش لەوێش دەبێت. 5,000 دەگاتە هەرێمی کوردستان لەو بڕۆی 50,000 بگەیشتە بەغدا. مەسلەی سوود و ئەوە تەبانە هەموو لە ناوەندە تەندروستیەکان دەرچووە بەڵگەنامەی زانستیەوە پەسەند کرایە لە وڵاتی عێراق و هەرێمی کوردستانیش هەر خۆشی پێشتر دانیشتنی هەبوو لەگەڵ کۆمپانیای سینۆفارم. بەڵام تەبان تەسیراتی لاوەچی هەموو ڤاکسینێک تەسیراتی لاوەچی دەبێت بەڵام بەو دەرەجەیە نییە یا چونکە ڕێژەی تێپەڕاندنی ڤاکسینەکە و سەرکەوتوی ڤاکسینەکە ڕێژەیەکی بەرزە بۆی ئەمە بەکارێکی گرنگ دەزانین ئەگەر ئەو ڤاکسینە بەردەست بێت لە هەرێمی کوردستان. طبعاً مەسلەی شارەکان ئەمە ستانداردماندانە ینی بانەی کەینە مەسلەی حەساسە و ئەو شتە چونکە طبعاً عدد زۆر دەور دەبینی چونکە گەرە تۆ عدەدی دانیشتوانت زۆر بوو لە هەر شارێک ئەکیت ژمارەی پزیشکان و کارمەندانیش کاریگەری دەبێت ژمارەی نەخۆشی درێژخانە احتیمالە زۆرتر بێت بە ساڵات سوود احتیمالە زۆرتر بێت ئەوانە هەموو دەرفەتی زیاتریان دەبێت و ئەولویەتیان هەیە لەو گروپانەی کە ئێمە دیاریمان کردووە.